سڵاوتان لەبێ بینەرە باڕێزەکانی کوردستان 24 من هیڤی عومەر لە ڕەواندزەوە لە پرۆگرامی سەکۆی گەنجان لەگەڵتانم بۆ پێشکەشکردنی بابەتێکی گرنگ و لێرەدا ئێمە پرۆگرامی ئەو جارەمان لەبارەی یەکتر قبولکردنە لە نێوان گەنجان مرۆڤەکان لە ڕووی بیرکردنەوەوە جیاوازن ئایا گەنجانی ئێمە تا چەند لە ڕووی بیرکردنەوە یەکتری قبولکەن لە مەجای کۆمەڵایەتی و ئایدۆلۆژیا جیاجیەکاندا بۆ تاوتێکردنی ئەم مژارە لەگەڵ کۆمەڵێک هاوڕێ فەرمونون لەگەڵم بین با بچین بیان ناسین. سیگادم لە بەرنامەی سەکۆی گەنجانەوە لە ڕواندز و شنگڵبانەوە لەگەڵتانین وەرن گەنجان با یەکتریمان قبول بێ بە یەکتریەوە جوانین. من دۆهۆکم لە شاری پاشای گەورەوە لەگەڵتانی لە پرۆگرامی سەکۆی گەنجان تەوەری ئەم جارەمان لەسەر یەکتر قبولکردنە ئێستا کاتی یەکتر قبولکردنە تاوەکو درەنگ نەبووە. لە باوشی سروشتە جوانەکەی ئیدارەی سربەخۆی سۆران من ئومێد گەیلانی لە کەناڵی کوردستان 24ەوە لەگەڵتانی با جیاوازیەکانمان نەبێتە هۆی دژایەتی. ئەزمینا مامۆستا هونەرێ لەسەر خەرەندێت گەل هەنگومە لە بەرنامەی سەکۆی گەنجان بەرنامەمە لەسەر یەکدی قبولکردنەوە گەنجایە ئەگەر مە یەکدی قبول نەبیت وەکی ئەم هەین هەر نەبیت بڵە یەکدی نەشکینی. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان گەنگەشە لەگەڵ ئەو هاوڕێ بەڕێزانە دەکەین لەسەر بابەتی یەکتر قبولکردن و ململانەی جینەکانی نوێ لە دیارە کە ستایلی پرۆگرامەکە بەو شێوەیە پێویستە پێشکەشکارێک بۆ بەڕێوەبردننی پرۆگرامەکە هەڵبژێرین و کۆنتترۆلی کات بکاتن ئێمە پێشنیاری دۆکخان دەکەین بەڕێزان ئێوە پێتان چۆنە؟ ئەمن دەڵێم لیدیس فێرست فەرموو دۆک. زۆر سپاس بۆ متمانەی ئێوە کە بابەتێکی گەنگرنگی گەنجانەیە ئەو دەمانەوێت بە گەنجانە بچینەوە نێو قوڵایی پرۆگرامەکار وەکو پێشتر هەمان بووە با لەوە دەست پێ بکەین یەکتر قبولکردنی گەنجانە لە کۆمەڵگای ئێمە وەکو گەنج چۆن دەبینن هەر بەگشتی بە کورتی پەیامەکان لە مامۆستا ئومێدەوە دەست پێ دەکەین بزانین چۆنە بێنێت لە ناوەندەکانی ئەکادمیایی زانکۆیەوە. بەڵێ بەخۆی ئەو چەمکەی کە باسی دەکەین چەمکەی زۆر گرنگە پێکەوەژیان و لێک تێگەیشتن ئەو پەڕی مرۆڤبوونە لووتکەی تێگەیشتنە لە بۆ کەسی بەرامبەر کە ئەتوو کەسی بەرامبەر وەکو مرۆڤ قبول بکەیت بە جیاوازیەکان و بە خاڵە نێرێنیەکان و ئەرێنیەکانی قبولی بکەیت کەوا بوو پەیوەندێکی جوان دروست دەبی ئەتوو قوڵتر دەبیەوە جوانتر کەسی بەرامبەر دەبینی خوێندنەوەی جوانتری لۆ دەکەی. دەستپێکی هەر گاڤەکە مرۆڤی کامل ئەو هەر گاڤەکە خۆ قبول بوو وێ گاڤێدا دەشێتن بەرامبەری خۆشی قبولکردن هونەر ڕێکەکە نوێخوازە کو ئەم یەکدی قبولکەین پەیاما خۆ پێ بگەینی. لە پرۆسی پەروەردەدا تەبعاً یەکتر قبولکردن سیمایەکی زۆر جوانی نێوان قوتابیەکان و مامۆستاکانە لەبەرەوەی کەوا ئەمن شەوی ڕابردوو ڕیسەرچێکم خوێندەوە ئەڵێ پەروەردە سەرەتایەکە بۆ ئەوەی فکرەی یەکتر قبولکردن لە نێو گەنجاندا بسەپێنین ئەتوو بە خۆت دەزانی پەروەردەی ڕاستەقینە لە خێزانەوە دەست پێ دەکات دواتر دەچێتە دامەزراوەکان و لای مامۆستاکان و هەمووان. باسی ژینگە خێزانت کرد ژینگەی خێزان لە یەکتر قبولکردنە چۆنە یعنی تۆ لە شوێنێکی کە پێکەوە ژیان دراوسێ جەژنانە خۆشی و ناخۆشی لەگەڵ یەکا بووە لەناو پرۆسی ئەم بەخۆم لەناو پرۆسی پەروەردە بێگومان زۆر باشە ئەمن بەخۆم لە گوندەکی هاتیمە بنمونە بناوی هاودیانەوە هەر جیرانین و بەیەکەوە هەڵدەستین و دادنیشم لەگەڵ مەسیحیان و ئەوانە بەخۆی لەگەڵ یەکتری خوێندومانە لەگەڵ یەکتری پەروەردە بووینەوەهایم هەموو ئەوانەیەکەوە لەگەڵ مندا بوونە ینی یەکتر قبولکردنێکی زۆر جوانیان لەوان خۆیاندا بەرجەستە کردووە جا پرۆسەی پەروەردە سەرەتایەکە لە ئەوەیەکەوە ئەمە بتوانین یەکتر قبولکردن لە نێوان گەنجاندا بسەپێنین یاخۆت بتوانینەوە پەرەی پێ بدەین ئەگەر بێت و بابەتی یەکتر قبولکردن کاتێک ئێمە باسی یەکتر قبولکردن دەکەین قبولکردن خۆی ئاستێکی هۆشیاری تاکە لەناو کۆمەڵگادا ئێمە کە باسی قبولکردن یەکتر قبولکردن دەکەین قبولکردن سەرەتا لە خودت قبولکردنەوە دەست پێ دەکات ئەو خودت قبولکردنە مەسەلەن بڵین بەهرەیەک نییە چکە ئاستی هۆشیاریە بەهرەیەک نییە بڵێ تۆ پەروەردەی دەکەیت و ئاوای لێ دەکەیت و چکە ئەوە لە نێو نائاگای مرۆڤدا خەزن دەبێتن جا بۆیە لێرەدا گەنجی ئێمە کە لە دایک بووە
بەڵێ خۆی کە لە دنیای مۆدرنا دەژی بەڵێ دوای شۆڕشەکانی پیشەسازی و ڕۆشناییەکان سەری هەڵدا و دیموکراسیەت و بابەتی مۆدرن هاتە ناودا ڕۆشنایی لە فکری یەکتر قبولکردنە لە پەروەردەنا بەڵکو بگرێت لە ژینگەکە چۆن سەر دەبینیانی خۆی هەموو شتێک سەرەتا لە پەروەردەوە دەست پێەکە پەروەردەش دوو جۆرە پەروەردەی خێزان هەیە و پەروەردەی گشتی هەیە کە لە خوێندنگە و زانگۆکانە سوۆسیال میدیا لە سەردەمی ئێستادا بەڵاوی شڕۆلی خۆی هەیە بە تایبەتی ئەو شۆرت ڤیددیوانەی کە ئێستا هەنە بە شێوەیەکی چووکە کورتن وە بینیشە شێوازی بینینەکە خێراتر لەوەی مرۆڤ بەرمەجە ئەکات دەتوانین بڵین کەەوە پەروەردە یەکێکە لە هۆکارانەی کەەوە مەسەلەن مرۆڤ بەرمەجە ئەکاتن ینی ئەقلی ناگای ئینسان بەرمەجە ئەکاتن بۆچی چکە ئەقلی ناگای ئینسان ڕفتارەکانی ئێمە کۆنتترۆل دەکاتن جا بۆیە لێرەدا هەر لەسەر قبولکردن باسی ئەوەت کردکەوە تا چەند گەنجی ئێمە لەسەر ئاستێکی هۆشیاریدا ئەسڵان قبولکردن خۆی هۆشیاریە ئاستێکی هۆشیاریە لە نێو گەنجا دەبینی وەکو ئافرەتێک یاخود تەنیا تەمسیلکردنێکە لە ڕۆڵی یەکترە ئەڵێن بە زمان هۆشیاری قبولکردن سەرەتا لە ناخەوە دەست پێ دەکاتن لە خودت قبولکردنەوە دەست پێ دەکات اینجا تەماشای بۆ نمونە ئێمە بە باسی ئەوەی بکەین منداڵ کە لە ناو ژینگەی خێزاندا پەروەردە دەبێتن باش شتێکی بەسیط ینی بنمونەی ئاسان بینینەوە چکە بڵێن پرۆگرامەکە بشکێ بەڵێ بخۆی هەیئەی ڕێخستنی خێزان ئەگەرت بێت و تاکەکان لە نێوان ینی ئەندامانی خێزان ئەگەر بێت و یەکتریان قبول نەبێت چۆن نتوانیکەوە تاکەکانی تری دەرەوەی ئەو خێزانت قبول بێ ئەگەر ئێمە بتوانینکەوە پەروەردەیەکی درستی خێزان بە منداڵەکانی خۆمان بە گەنجەکانی خۆمان بسپێرین دڵنیا بەلەوەیکەوە ئەتوانینکەوە لە دەرەوەی ئەو خێزانشدا تاکەکان بە جوانی قبول ئەمە بابێن وێنەیەکی سروشتی جوانی ناو کۆمەلگەی خۆمان پیشان بدەین بۆ نمونە باسی مام فلان کەس مام حاجی فلان کەس شێخ فلان کەس ئەوانە دەکرێت کە نمونەیەکی جوانی ناو کۆمەلگایە ئەوە تێگەیشتن لەگەڵ چی کردیە ئەو معجزەی دروست کردیە ئەوە خاتونە ژنێکی کوردی زۆر جوانی پێگەیشتووی خانەدان لە پشتیوەیەتی باشە یعنی هەموو پیاوەکی قارەمانی جوانی ناو کۆمەلگەیمە خاتونێک لە پشتوێتی ئەوە چییە لێک تێگەیشتێکی زۆر جوانە لە بینی ئەو خاتونە کووردە و ئەو مامە حاجە ئەو شێخە ئەو مەلایە ئەو سەیدە باشە ئەوانە نمونەکی جوانی ناو کۆمەلگاین حەق وایە ئێمەش بین نەفرەت لە کۆنیەتی خۆمان نەکەین بین جوانیەکانیان هەڵبژێرین ناشرینەکان وەلانین لەگەڵ ئێستا جوانیەک دروست بکەین خۆشگوزەرانیەکی پێشچینە سەر هەر مەسلەیەک ئەمن وتەیەکی کاکە مەسوور بارزانی لە یەک لە کۆنفرانسەکانی ئاین و ئاینزانی لە ساڵی ڕابردوو دێنمەوە فکریەوە کە قسەیەکی زۆر جوانیە ئەڵێ با کەس لە دەرەوە ئەوانە نمایندەی ئەوە نەکات ینی خۆی بەسەر سەپێنی وڵا ئێمە ینی یەکتر قبولکردنمان هەیە ئەومان هەیە کوردستان لانکەی لەدایک بوون و پێکەوە ژیان و یەکتر قبولکردنە بابەتە خێزانشی دیرکردن من لێت بێژم ینی دگەل هەندێک کۆ خێزان هاریکارە گەل گەنجێکی وی وەکیوی قبول بکەن زۆر جارژی دەبێتن خێزان ببیتە کوژەکی وی گەنجەی مەسەلەن گەنجێکی دیکەنێ هەی کۆمەلگایەدا کەسێکی پێشکەفتیە ڕۆشنبیرە سەرکەفتیە بوارێکیدا بەس ئەو گەنجت vê خێزانێدا حەز بوو بوارێکی دی هەیە ئەف خێزانە دەهێتن ینی زۆرە ملێوی گەنجەی ڕێکەتن بۆ ڕێکێکا دیکەنێ کو حەزاوی نییە زۆربیان دەڵێن دەبێت بربن بە دکتۆر و بەزابێت ئەف شتە گەلەکەی لێرە بێژین حەزاوی گەنجی هاتە کوشتن کەساتیاویش هاتە کوشتن یعنی تۆ دەڵێ ئەم شتە ڕێگریکردن لە خواستەکانی شەچێتە قاڵبەوەی کە خواستەکەمان وەکو قبولکردن قبولی ناکەین بالضبط لە هونەرە شتی وات بینیوە بەلێ هاي مثلا دەبینی وێرە دوو جوریەتین خێزان بزۆرە ملێ مثلا دەبینیت کەسێک هونەرمەندێک یە ناوبانک بووی ڕێکا هونەرێکی دێ زۆرە ملێ بچووکێ خۆ هنێردێ بە خاطرا داهاتێکی خاصەتە بۆ قاڵبێکی بزنسەوە بالضبط یەکێ دیکەنەژی مثلا بێژین ئەو گەنجە بە خاطرا شەهادەکێ یان بە خاطرا ناوبانگێکی یە هاتیە وی بەشەی بەس بخۆ بەهرێکا دیکە نێیاتێدا هەی لێرە جێ کەسێکی گرت لەوێ خوێندنگەها ئەکادمی حەزە خۆشی کوش ئاجا لێرکانە نمونەیەک دێنینەوە ئەم خانەمە وێنەی جوان دروست دەکە ئەم زۆر حەزم لە وێنەیە تۆ وەرە ئەو ڕنگانەی تێکەڵ کردووە ستابلۆیەکی جوان دەرچووە وەرە بالۆ فکرەیە یەکتری قبول بکەین پێکەوە ژیانەکی جوان دروست بکەین وەک چۆن مامۆستایەک لە پۆلدا شێوازێکی وانەگوتنەوە پەیڕەو دەکا کە قوتابی چەقی پۆلەکەی بێ بە گروپات بەیەکەوە ئیش دەکەن 4-5 قوتابی بەیەکەوە لە دەوری مێزێک کۆ دەبنەوە بیرڕاکان ئالۆ گۆڕ دەکەن بەیەکەوە
نمونەیەکی جوان پێشکەش دەکەن مۆجزە دروست دەکەن بەڕێزان لێک تێگەیشتن جوانیە. ئەمەیان پوینتێکی زۆر جوانی بێرهێنامەوە شەوی ڕابردوو سەیرێک لە بەرنمەکانم دەکردوتەیەکی زۆر جوانم وەرگێت ئەڵێ کۆمەڵێک ژێشک ئەمەلەکەن خۆمان پێی دەڵێن ژوشک کاتێکەوە سەرمایان دەبین لە کڕێوەدا لە یەکتری نزیک دەبنەوە هەتاوەکو بتواننەوە یانی یەکتری گەرم بکەنەوە. جا لە هوەریشدا ئەمە بخۆمان لە بەشی زمانی ئینگلیزی زانکۆی سۆران چمان خوێندووە قوتابخانەی ڕخنەیەمان خوێندووە کۆمەڵە قوتابخانەی ڕخنەیەمان خوێندووە ئەڵێ بۆ ئەوەی کەوا بتوان لە هوەریشدا لە ئەوەی کەوا ڕەنگەکان تێکەڵ بکەین ڕەنگی جیاواز دروست دەکەن هەموو ئەو کۆمەڵگانەی کەوا بە شێوەیەک لە شێوەکان تەفرقیان لە بین دروست بووە بوونەتە گروپی جیاواز تەفرقی جیاوازەوانە پێشکەوتنیان لێوان کەمە بۆیە پێویست وایە یەک دەقەتخوا پێویست وایە کەوا لێکتی نزیک بینەوە هەتاوە بتوانین داهێنان بکەین بەڕۆی کۆمەڵگەکانی تردا یەکتر قبولکردن سەرەتای داهێنان و پەیوەندیە بەهێزکردنی پەیوەندی کۆمەڵایەتەکانە بەجددی وەک بڵێ هەنگاوی یەکەمی بڵێنی هەزاران میلە گەشتێکی هەزار هەنگاوی لێک هەنگاوە دەست پێ دەکاتن. چونتان لەسەر ئەم بابەتەدا بەس من جیاوازیەکی لە نێو بۆچوونەکانی ئێوەدا دەکەم چونکە من تێڕوانین یەکتر قبولکردن تەنیا نابینەوە لەسەر ئاستێکی کە یەکتریمان وەکو ئینسان قبول بێت ئەوەی زۆر زاڵە لە ئێستای کوردستانە لەوانەیە خانمەکان و پیاوەکان ئێوەش ببینن ینی بابەت یەکتر قبولکردنی فەیسیشمان هاتوۆتە ئاراوە خۆمان وەکو خۆمان پێ قبول نییە کە ئەمە کێشە بۆ دوای ئێمە دروست دەکات چونکە ئێمە جاران ئەگەر بگەڕێنەوە سەر سێکتەری گەنجاتی تەمەنی پێش خۆمان زۆر جیاواز بوو پیرەکانمان ڕێزی تایبەتیان هەبوو کە ئێستا جێڵی تەکنەلۆژیا تێکەڵی ئێمە بۆ دنیایەکی تری مۆدرن تێکەڵی ئێمە بۆ ئێمە خۆمان تەنانەت لە قالبی مرۆڤ بوونا خەریکە ئەبینە دەرەوە کە خۆمان وەکو ڕێگەزەکانیش خۆمان پێمان قبول نییە کە ئەمە کێشە دروست دەکات جاران شتێکی تریشە بوو لە نێو ماڵەکانی هەمومان ئەم شتەیە با پیرە گەورەکانمان دادەنیشتن ڕێز لە شتەکان دەگیرە ئێستا لە پای قبول نەکردنە ڕێزی ئینتیمای وەتەنیش خەریکە کەم ئەبێتەوە یاخود کاڵ بوویتەوە چونکە جاران ئینتیمای نەتەواتی ڕێزگرتن شتێکی باو بوو لە ئێستادا چونکە سوۆشیال میدیا هاتۆتە ئارەوە بازاری جویندان زیاد بووە شتەکانمان لەدەست داوە حرمەتمان لەدەست داوە شتەکان بەلاڕێوە خەریکە دەبردرێت ئێمە تەنیا قەیرانەکان سیاسی و جەنگ نییە دۆک لەوەی هاوڕاتم تۆ وەرە کەناڵێکی ڕاگەیاندن بێتە بەردەم تو مایکەکەی بێنێ پرسیارەکەت لێ بکە تۆ بە دڵی خۆت وەڵام بدەوە لە شەو کە داخلی سوۆشیال میدیا بووی سەیری کۆمنتەکان بکە بەر کفریان داوی بە نازانم ینی بەرجنێویان داوی ئەمن پوینتێکی زۆر گرنگم لەکنە لەو بابەتیدا ئەمە بەر لە بەشی زمانی ئینگلیزی شتێکمان خوێندووە لە پراگماتیکدا بە ناوی سپیچ ئاکت وە شتێکی تریمان لە سوشال لینگویستیکدا خوێندووە بە ناوی ستیریۆتایپ دەبان ئەو دوو بابەتە زۆر گرنگن کەەوە هەموو تاکێک لێ شارەزا بێ جا ئەو دوو بابەتە چمان فێر دەکەن ئەڵە ئینگلیز قسەی جوانی هەیە ئەڵێ it is not about what you say it is about how did you say it ئینگلیزی گرتیە بەش ئینگلیزیە بۆیە ئەڵێ ئەوە دەربارەی ئەوە نییەکەوە ئەتو چی دەڵێ دەربارەی ئەوەیەکەوە چۆن دەیڵێ شتەکان کاتێکەوە تۆ بزانیکەوە چی دەڵێ و چۆن دەیڵێ ئەوەی کەوا چۆن دەیڵێ زۆر گرنگترە لەوەی کەوا تۆ چی دەڵێ لە چۆنیەتی گوتندا تۆ توانیکەوە دڵی تاکەکانی تر ڕابگرێت مامۆستا شەمالی گفتی کەیفی پێداهات باوەڕ بکە ئەو چۆنیەتەیە کە لە شێوازی گوتن دەڵێ ئایا ئەو چۆنیەتەیە کە خۆمانە یاخود شێوازەکەی دەگۆڕین جوانە وەڵاهی چۆنیەتی ئەمن بەخۆم شێوازی خۆمە شێواز خۆت بەڵام ئەخلاقیەن هەستی یەکتری بریندار نەکەین چونکی ئینسان کاتێکەوە شعوریت بریندار کرد بۆ هوەرکردنەوە داوانە قبولکردن هەر بە لاسایی دەچینە باوەتی لاساییکردنەوە کاکسیدان ماشەڵڵا سەگەردێت زۆرەوەی لاساییکردنەوە شتێکی ئاساییە لە مرۆڤدا بۆچی چکە ئێمە لە ڕێگەی لاساییکردنەوە و فێر دەبین مادەم هەموو شتێک لانی ئەرێنی و نەرێنی هەیە کەواتە لاساییکردنەوەش دیوی ئەرێنی هەیە لاساییکردنەوەیەکی لە هۆکارن کاتۆ فێرکردنە سەرەتاییەکان بەڵێ لاساییکردنەوەیکی ئەرێنیانە لێرەشمە بەسمان زیاتر ئەوە ینی جەخل لەو خاڵە بکەینەوە کەەوە بە شێوەیەکی ئەرێنی و باش لاسایی بکرێتەوە دهۆک باسی ئەوەی کرد عفو ببوورە دهۆک باسی ئەوەی کرد ئێمە بە فەیسی خۆمان بە دەموچاوی خۆشمان ڕازینین بەڵێ بابەتێکم لەسەر پلاستیک سێجری نووسی جوانکاری پلاستیکی کە بەداخەوە نەک ئێمە دنیای داگرتووە دنیای داگرتووە کە لە ڕووی تەندروستیەوە چکارەساتەی گەورەیە ئەجەمە لا دەبیاتی کوردی تووشی مشکلە دەبین پێشان شاعێرانی ئێمە لەسەر لێوی تەنک و
لەسەر چاوی ڕەش و برۆی قەیتانی نووسییانە وەرە ئێستا دەبێت ئەو شاعرانە زندی بینەوە دەبیت چڕوودا کارە سەد دەخۆڵێ وەسپێن بابەتە بکرێت هنر خۆ لاساییکردن ئەس بێ مەفسەوی بابەتی لاساییکردن هەندێک جارە یعنی یا باشە بەس چ تو باشترە وەختێت تو دەهەی تشتێکی لاساییکێوە نەقلکێوە بەس بیرروکە خۆشی پێخەگەل تشتێکی تێدا هەی نقصانە محاولە بکە باشتر بکەی تشتێکی دیکەنێ گەل زێدە بکە تشتێکی لێ پاوێ وێرە لاساییکردنە بەسوەکی گوتی بشێوەکە باشتر شتێکی تازە لە مینا بزانین مینە تۆ هوەری کە تابلۆ ئەکێشی لە تابلوان پێت ناگوترێ ئاینەکە چییە مەسەبەکە چیە فەیسەکە چییە تۆ لەگەڵ هاو بۆچوونانێت هاو مەسەلەن دژە ڕەگەزەکانت چۆن تەحملکردن دەکەن بە تایبەت کە لە پەیمانگای هوەرە جوانەکان بوون گشت ئاینی تێدایە بە هەموو ئاینەکانەوە تەحملکردنی گەنج ئەو بەرکەوتنە سۆشیال میدیایە تەکنۆلۆژیایە ئەو جیلی پێشتر و جیلی ئێستاە لە هوەرە چۆن تەفاسیلی بۆ دەکرێت ڕاستە خۆ ینی هوەر وەکی بێژین ڕێگەکان نوێخوازە بۆ گەهاندنا پەیامەکێ و هوەر بەشەکە شارستانیەتە هەر ملەتێکی دەبیت ئەم کوردیش ملەتی کوردیش خدان وێ شارستانیەتێ بیتن ئێدی دیر بکەویتەوە لێ تابلوێت نەقل لاساییکردن بە شێوازێکی نوێ بکەتن ئێدی تابلوێت خۆماڵی دروست بکەتن جیاوازیش دێ هەر هەبن مثلا جیاوازیات دیانت بینیتن ام هبون گلمدا برادر هبون مثلا بیرو بوچونت خو تکل یک دکرن و متابلک چت کر آمان جامعه او ام پیامک بگهینین ادی مثلا تو لجاتی بهم 10 تابلو چپ کم هیک دیانتک بیتن لهر ایک دی بیروکه که ورگرمو یک تابلوه دی پیام خو گهین یعنی ئێوە دەتوانن کە ئاینەکانتان جیاوازە تابلۆیەک ساز بکەن پەیامی پێکەوەژیان بیدەن بە گالێریەکانی جیهانەوانە بێگومان بەڵێ لە هوەرە لە ئاستی ئێستای کە خۆت گەنجیت و بە گەنجیە ئیش دەکەیت و لە نێو سێکتەرەکەدای تا چەند پوینتی چەندی دەدەیت لەم بوارە کوردستان لە ژیانی مەسەلەن لادەیەوە هاتیم بۆ شار و هوەر فەرهەنگێکی باشی بەخۆ بین چەندی پێدەی لە پوینتە لە سەردەمەکانی جاران کە بۆ ئێستا سێرچت بووی کردبێت خۆ هوەر يعني بيجي حتى أستيكي لكردستان هند بيش نكفتيه بس لشاف صالت شوي يعني يقشت يا أستيكي جلكي باش لهند يجي مثلا لجندا مثلا هند جرينجيب هناري ناهت دان حتى لير للشاراجي دبيني لمكتبه مامستای اختصاص نیه هنر دته و مکتبت کرد لبهای کمالاتی ملیسیونه رک بابتکی من کوافی یزبها بالضبط زمان زور باشه من ببیرم هاتو تو ولا بیر ناکم الله ببیر هاتو لگند هند گرینگی پناه تدان هیچ بس لشاره هنرمند هیتن اگر بیشتن هنر برف پیش ببتن تایبت اگر سر ستایل کلاسیک و فولکلور کردی بچیتن وری فکر و تشتد هر لگند جیانا گند قدیمی و یعنی ورگریتو دیت کتف تابلو لیره توازنک چید بیتن لگند هنگرینگی پناه تدان بس لشار پیده تدان بشوازه که اکادمی بله جیانا گندش نشان دادن پیش لدوای وی که داواکی خوام کرد درباره پرورده آوانه دێمە سەر بابەتی گوند و شار و ئەوانەش بەجددی بەڵام لەناو پەروەردەدا ئەمە بە خۆمان چمان هەیە کارەمەی بە هەم کۆمەڵاتەوە طبعا داوایەکم لە دکتۆر ئەڵان هەمە سعید هەیە بەجددی کاکە وەڵی ئەو دەرسا دەرەجەی لەسەر داناندرێ ئەگەر دەرەجەی لەسەر دابدرێ فەقەرەکانی نیە ئەو کتێبە ئەو کتێبێکی وا دەخوێندرێ و مادەیەکی وا دەخوێندرێ زۆر گرنگن و مامۆستای پسپۆریشی لە بۆ دابدرێ لەبەرەوەی کەوا بەزدی ینی مادەکە سپێدراوە بە غير بسبور غير بسپۆری نییە مامۆستا یعنی کە بابەتەکە دەدرێت بە مامۆستاکە پسپۆر نییە ئەو دەرسە زۆر گرنگە چونکی زۆربەی جارەکان خوشکەکەی من کە دێتەوە ئەڵێ بەڕاستی ئەو ڕۆمامۆستای کارەمەی بە کۆمەڵاتیەکان ئەو شتەی باس کرد تۆ بڵێ ئەوە ڕاست بێسیدات ئەمیش پێی دەڵێم ینی لێ ڕووی دەکەمەوە فعلا قسەی مامۆستاکەت ڕاستە ئاوایە ئەگەر غەڵاتیش بێ پێڵێ ڕاستە نه لەسەرەوەی بێگومان باس یەک شتی زۆر مهمە ئەویش ئەوەیەکەوە فەقەرەکانی نێو کتێبەکە مادەکانی نێو کتێبەکە بابەتەکانی زۆر گرنگن و پێویست وایە دەرەجەی لەسەردا بنێرێ پێویست وایەکەوە وەکو بابەتێکی مێژووی بێگومان وەکو ئەحیا و کیمیا و فیزیا حساب بکرێت و ینی وەکو زانستوان مامۆستای سێکتەرە پەروەردەیەکان کە ئێوە لە چیندا دەبینین گەنگەشەکردن لە نێو یەکتر قبوڵکردنی ڕێگەزەکان کە تۆ ڕێگەزی نێرومێ لە قوتابخانەکەی تۆ وەکو مامۆستا و تۆش وەکو ئەکادمی ساز جوابێکمان بنەوە لەسەر ئەم بابەتە هەڵسەنگاندنەکان پێشتیارکردنتان بۆ قوتابیان یەکتری قبوڵکردن چی بە قوتابی دەڵێ کە خودی قوتابیەکە ئینتیماکەی وەکو خۆ بێ کە کچێک نەڵێت خۆزگە من کوڕ بوومە لە ماڵەوە ئەویان بووان کردەوە چونکە ئەم شتەیە لە کۆمەڵگەوە بە هەزاران جارە لە تەڵەبەکانی خۆندیتی اكثر والله مكا بله لێرە دازانی لە مەجای پەروەردەدا کاتێک
من کە لە ناو سێکتەری پەروەردەدەم لە خوێندنگەکان دەرز دەڵێمەوە طبعاً من لە شوێنێکە لە گوندەکان دەرز دەڵێمەوە ڕێژەی قوتابیان کەمە طبعاً لە پۆلەکەشدا کوڕ و کوچ تێکەڵن هیچ کاتێک لەو سەردەمەدا جیاکاری لە نێوان کچ و کوڕ نەکراوە مثلا ئەوە لەبەر ئەوەی کوڕە ئەوە دەرەجەی زیاتر بێ یان ئەوە کچە ئەمە دەرەجەی زیاتر بێت و لێرە قبولکردن بە دیدێکی دیکەگە تەماشای بکەن ئایا من ئەو قوتابیان وەکو خۆی پێقبوڵە چکە لە پۆلدا ئێمە قوتابیمان هەیە درەنگ زانیاریەکان وەرەگرێت لێرەدا خات و دهۆگیان ئەو قوتابیە کە درەنگ وەرگێت ئایا مامۆستاکە تا چەند ئەو قوتابیە وەکو خۆی قبوڵە وەکو ئەو قوتابیە تەماشای نەکە دەبی تۆش خێرا زانیاریەکە وەربگرێ خێرا مەسەن بابەتەکە شەرح بکەین و بەپێی پلانەکە بڕۆن تۆ لە ئەکادمیادا لە ڕایگەاندنی زانکۆەکاندا گەنگەشەیەکی زۆر دەکرێت لە ناو سۆشیاڵە بەتایبەت دوای ئەو بەرکەوتنە خێرایی کە بە هەموو گیان و بەتایبەت کوردستان لە دوای شەڕی شاخاتینەوە شار و سۆشیال میدیا هات ئەم پەروەردە سەقەتەی کە لە سۆشیاڵە ئەبینن دەبەر جوێن کەوتن دەکەوین ناتوانین بڵێن سۆشیال میدیا دەتوانین بڵێن بازارێکی شەقامی دروست بووە تەنانەت خەڵک لە پێناو سۆشیال میدیا دەکوژێت وایە لە پێناو ئاینەکەیە لە پێناو فەیسەکەیەتی تۆ لە ناوەندێکی ئەکادمی مؤسسەیەکی ڕایگەاندنیت لە بەردەستە چۆن گەنج و چۆن کچ و کوڕەکان بەگەشت ئاینەکانە قبولکردن هەیە تۆ لەوێ تۆش لە هوەرە چۆن بەرکەوتنێک هەیە یعنی پێمان بۆمان ڕوون بکەینەوە بزانین دیدەکان چۆن ئەمڕۆ دوهۆک ئەمە لە ڕاگەیاندراوی بیسرا و بینرا و خوێندراو بەڕاستی کارە ساتمان دروست کردیان لە چ ڕێگە بە خەڵکێکی جوونفرۆش ڕێگە بە خەڵکێکی زمان زبر ڕێگە بە خەڵکێکی فەرهەنگ لە خوارێ دەدەین کە بە کەیفی خۆیان بێن قسە بکەن ئەو قسانە وەکو ژەهر برژێنە نەخێر ئەوەی تێدانە ئەوانە برژێنە ناو کۆمەلگە نەخۆش بکەن ئەمن وەکو خۆمەکو ڕاگەیاندکارێک داوا دەکەم تکایە برایانی بەڕێز لە ڕاگەیاندن میدیای بیسرا و بینرا و خوێنراو تکایە ڕێگە بەو کەسە نەخۆشانە نەدەین بێن ژەهر تێکەنە ناو کۆمەلگەی کوردی با خەڵکی مە خۆڕستکانە گەورەبی خەڵکی مە ڕەفتار و گفتاری جوانی ناو خانەوادە بە ڕێزەکانی خۆیان بێنە دەرەوە بەڕێزان با سۆشال میدیا پاککەینەوە لە جنێودان لا کۆمنت لە بڵاوکراوەکانمان بۆ دکتۆرانی زانکۆکەوە خۆیان بێدەنگ کردووە هەمویان بێدەنگن لە هوەر ئێوەش بەرجوێن دەکەون خۆوانە بالضبط لێرە مدوێتن سەریش بەرجوێن دەکەوین وێرە سەرهاتیەکە هەیە مدوێتن بێژن مامۆستایەک و تەڵەبەیەک بوون بەحسی تابلو ئەفتشتانە مامۆستاد بێشتە تەڵەبەی هەرە ناو باژێرە تابلوەیەکە دانەوێرێ سەر کاغەزێکی مثلا بنویسە چه ڕەخنەکتە هەیە لڤی تابلویدا دەست نیشان بکە بە قەلەمێ سۆر ڕۆژە پاشتر ئەو تەڵەبەت دچیتن وی تابلۆی دین تەفنک مامۆستای خۆ طبعا جی بطل نموسته تابلو خریه بویا سور خر رقم بله بده بروجا پاشتر همان تابلو بکشه و به فلانجی یعنی کاغذی که دانسته بنویسته اگر رخنک وی تابلوی دا هيا دست نشان بکه و راستش بکه و ویره ام گلک دوچاری رخنات بین یعنی او تابلو اینا و طبقه دوم چی له تنه دوسه یعنی خالق دست هات بنا دست نشان کرد رخنک دیاری بکن و راستی کنه ویره ام زو گلک آزاینه بو رخنه گرتنه ام گلک آزاینه بو رخنه گرتنه لێرە دەمە تەداخڵی ئەوە بکەم مەسەلەی ڕەخنە هەر کاتێک لانە ڕاستەکەی لانە هەڵەکەی ڕاست کردەوە ئێمە دەتوانین بڵێ ڕەخنەیەکی بنیاد نەرێ بەڵام ڕەخنەیەک تەنها گزارش لە هەڵەکردن بێت تۆ تۆ بەو شێوێ ئەوە دەتوانین بڵێ ڕەخنەیەکی ڕوخێنەرانەیە چونکە ڕەخنە بەها دەداتە بە ڕەفتارەکان بە کەسەکان هەتا تەنانەت بە دەق و نووسینیش دهۆک باسی ڕەخنە هاتە گۆڕێ بەخۆی هەمومان دەزانین ڕەخنە ڕوخێنەری هەیە بنیادنەری هەیە من دەستخۆشی لە قوتابیەکمان دەکەم قۆناغیەک بوو هات گوتی مامۆستا من نووسینەکانی تۆ دەخێنمەوە باشن بەڵام زۆر دوور و درێژە ئەمنیش گوتم بەڵگەکەم پێ برێ و بێ ئەمن یەقنەحکە گوتی هەرچەندی کەلام شوبهی دوور بێت بێقەدر دەبێت دەماک و زۆر بێت منی ڕازی کرد ئافرین ئەو پەروەردە جوانە و ئەو فەرهەنگە جوانە و تێگەیشتنە ئەمن بەیەک شتی کۆتایی پێدێنم هەر گەنجێک جا ئەڵێ سێزدە لە سەدای هەموو گەنجانێکەوە لە جیهاندا هەن ینی بەسەر بە هیچ ئاینێکی ئێتیستن بەڵام 77 لە سەدای گەنجان ئەوانێکەوە ینی سەر بە ئاینەکانەوەن ئەڵێ هەر گەنجێک وەکو خۆی لە ئاینەکەی خۆی تێگەیشت بێ هەموو ئاینەکان بۆ خزمەتی ینی مرۆڤایەتی هاتوون وەکو خۆی لە ئاینەکەی خۆی تێگەیشت بێت دیاردەی یەکتر قبولکردنی تێدا فوڵە
بەڵێ لە کۆتای بەرنامەکەدا دەمێ ئەوە بڵێم کەەوە قبولکردن پەیوەستە بەوەی کەەوە خۆت قبول بێ ئێمە تا خۆمان قبول نەبێ ناتوانین کەسی بەرامبەر قبول بکەین حتا لە ئاینی پیرۆزیشدا مەسەلەن کە دەڵێن لەقەد خەلقنا ئینسانە فی ئەحسەنە تەقویم واتە من مرۆڤەکانم بە جوانترین شێواز خەلق کردو خدا لێرە فەرموویێتن کەواتە لێرە پێویستە ئێمە خۆمان وەکو خۆمان قبول بێ جگە لەوەش هەر لە ئاەتی سوڕەت کافیرونە لە ئاەتی کۆتاییدا خدا دەفەرموێ لەکم دینکم وەلیە دین ینی کە بە پێغمبەر صلی الله عليه وسلم دەفەرموێت بەڵێ جا لێرەدا واتە چی دەگەین واتە من تۆم بەو شێوەیە قبوڵە دینی خۆت بخۆتی خۆشم بۆ خۆم دیسان دەینەوە سەر تابلۆ تەمەشاکردنی تابلۆ بە دوو زار سەیری دەکەم جاری یەکەم ئاسایی جاری یەکەم لێور دەبمەوە لێورد بوونەوەکە بە خۆشەویستیەوە سەیری دەکەم قبولی دەکەم شتەکانی ناوی بە قوڵی دەبینم بە جوانتر دەبینم تۆ هونەرسازت پەیامەکەت بلا بابەتەکان بلا ماهاش فكرة خوبي تمشي كي دبنا قفتار ماهاش قفتارت خوبين دبتا رفتارت ما دبتا شخصيات ما جي بيناسا ما تكتن اگر ام يقدو وكي خو قبول نكن بلا هنا بيت يقدو ناشكي نبا ساكو بدا من بعد يك شتي ديك بلهم القران دا كوتاي بهموش تشي هنا وكذا الله كلمه اللي تعارفوا تو بس ريك دا بكرينا وكاكا دكرينو تاكو گنجك بروگرامی ام جالمان لسر گنجشکردنی یکتر قبول کردن بو هر وکو همیشه سکوی گنجان گەیەنەری پەیامێکی باش و پڕبەهایە تاوەکو پرۆگرامێکی تر پێتان ئەڵێن یەکتر قبولکردنی کۆمەلگا باشترە لەوەی کە ئێمە یەکتری بکوژین لە پێناو یەکتر قبول نەکردنە بە هەموو پیرۆزیەکانی یەکتریمان قبولە تاوەکو پرۆگرامێکی تر کۆمەڵێک گەنجی تر ئەبنە میوانی ماڵەکانتان بەخوای گەورەتان ئەسپێری دەست خۆش دەست خۆش بێ دەست خۆش بێ